لە ئەستەمبوڵ هەزاران کەس بەشداریان لە گربوونەوەیکی پارتی گەلانی دیموکراتدا کردووە واتە هەدەپە وەک ناڕەزایی دەربڕین بەرامبەر لێسەرنەوەی پەناپارێزی لە ژمارەیە پەرلەمانتارانی تورکیا. لە مانگی ڕابردوودا پەرلەمانی تورکیا ئەو بڕیارەی پەسەند کردووە کە ڕێگە خۆشکەرە بۆ دادگاییکردنی نزیکەی 138 پەرلەمانتار و زۆربەشیان سەر بە هەدەپەن تا ڕوبەڕووی ئەو تاوانانە بکرێنەوە کە پەیوەندیان بە تێرۆرەوە هەیە. هاوسەرۆکی هەدەپە گومانی لە دادگاییکردنێکی ڕەوای پەرلەمانتاران هەیە. ئەوەتان لە چەند ڕۆژی داهاتوودا دادگاییکردنمان دەست پێ دەکات. ئێمە لە دادگاییکردن ناترسین، بەڵام ئەوە مافی خۆمانە لەلایەن دەسەڵاتێکی ڕاستەقینی دادوەریەوە بڕیارمان لەسەر بدێت، بەڵام ئایا شتێکی لەو بابەتە هەیە؟ نانەخێر نییە. سەلاحەدین دەمیرتاش دەشڵێت ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا هێشتاش بە دوای تۆڵەکردنەوەیە بەهۆی سەرکەوتنی هەدەپە لە هەڵبژاردنەکەی مانگی 6 ڕابردوودا. وەک تۆڵەسەندنەوە ئەم باجەمان پێدەدەن. ڕەجەب تەیب ئەردۆغان بەردەوامە لە بەکارهێنانی هەموو دەرفەتەکانی، هەر ئەمەش هۆکارە بۆ ڕووخاندنی هەموو ناوچە سیڤیلیەکان بە شێوەیەکی توندوتیژانە و وێرانەیی لە جززیرە و لە سوور و لە نووسیبین. هەر بۆیە تانک و زرێپۆش و تۆپ و هەموو ڕێگەیەکی بێبەزەیانە دەگرێتە بەر دژی خەڵک. هەر بۆیەشە خەڵک و گەنجان بە زیندوی دەسووتێنێت لە جززیرە. هێزە ئاسایشەکانی تورکیا لە ماوەیەک لەمەوبەرەوە دەستیان کردووە بە ئۆپەراسیۆنی ئاسایشی لە ناوچە کوردنشینەکانی تورکیادا وەک ئەنکەرە دەڵێت بۆ لە ناوبردنی پارتی کرێکارانی کوردستان. لە مانگی 7 ڕابردووەوە پرۆسەی ئاشتی نێوان کورد و حکوومەتی تورکیا کۆتایی پێهات.